نازانم ئێستا لەکوێیە و نازانم ئێستا لەکوێیە و نازانم ئێستا چی ئەکات نازانم منی لەبیر چوو یان تا ئێستاش بیرم ئەکات بەڕاستی هیچ ئاگادار نیم لە شوێن و لە ئاسەواری تەنیا ئەوەندە ئەزانم ئەو بۆ من بوو بە یادگاری ئەو بۆ من بوو بە ئەو خەمەی بۆ کوێ بڕۆم لەگەڵ مایە بۆ من بوو بە ئەو کراسەی هەموو ڕۆژێ لەبەرمایە نە ئەوەیە لە دڵ دەرچێ و بە یەکجاری لە بیری کەم نە ئەوەیە کە بێتەوە منیش ڕۆژێ بە ئەو بکەم مردنێکی لەسەر خۆیە چاوەڕوانی و پەشیمانی خۆزگا ئەوانەی کە ڕۆشتن قەدری ئێمە ئەزانی پێشکەشتن